والله رسمه كان يقلق زور، رسمه كانوا شعرته كان يقلق زور، يعني بالرافقة لهندجان السيارة تربلايت كان ينادي ان شاء الله حموم عند بينا براي يقدر سلمني يقدر كاين او كردا بيبتيك بارتا او تسي بارتا كاتشكم بخوا وانا حمود جي انا حمود دور بشمان قرقد يعني قبارك مالي دنا نام مامبن بس خوا ان شاء الله لقرم ان شاء الله كسبي اناك امين ناوبن باشە هەڵبەتی بانگشی هەڵبژاردن پێ چۆن بۆ ئەم جارە بخوا جارە زۆر باشە ان شاء الله گەرم و گوڕە ان شاء الله ئەمەش باش دەبین ئەمەش بگەڕێنەوە لە خوای بترسێن دینەکەی بگرین ان شاء الله سەر دەکەوین بەخوای پشت لە دینەی بکەین خوا ڕسوامان دەکات زەلیلمان دەکات بەخدای بنسبە تەمەم ئەو بانگەشەیە لە سەرەتاوە تەمانم چەندە کومیدا هەر ئەوایە کوم دیتە ئەو بانگەشەیە هەر ئەوایە لە زیادەکەی نەکەمی کردیە هەموو ئەو قسە کرا لە ئەوەی تەقسە کرا هەر لەم قسەی دەکەنەوە كوني هلا يعني عندما تشتكى معقولة لكن على مكان ظني لأن انتخابات لو شيء ذكي قال له أنا لو مجتمعي أكن مجتمع تيبقى قاتل عقل يجي بقى أو وكذا ذاتي أكن أوي دانا يجي كتردا بس أوي أكن تناقة يجي بينيا إيش يجي بينيا ئەمن بەڕێی من جارەکانی دی گەرم و گورتر بوو لەو جارەی بەڕێی من جارەکانی دی زۆر گەرم و گورتر بوو بەس دەرێن ئەو جارە زیاتر پارەیان سەرف کردیە بە زیاتر پارەیان بەخشیتەوە بە دەمانچەوە بە پارێ و نەفەرەکەوە ساری ڕناڕزێنتەوە 150,000 دەدەنێ و نازام چ دەکەن و لە ڕووی ئەمنیەوە زۆر باش ئاژا و شتوها نەبوو حتى من يعني نمدي ناوز راندن وشتانشم جيلا نبوه بحكم يعني زور لدريش مبا نمدي تشتوها اجا وشتوها ندتي يعني نمزاني شتوها بيتي